بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. خوش حالم كلا حلقية تر لدرسي تر لشرح متن عقيدة طحاوي بخزمتان دقموا درسي أمر رومان جيشتنا فقريسي وبينس دفرميتا والرؤية حق لأهل الجنة بغير إحاطة ولا كيفية كما نطق به كتاب ربنا وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة. وتفسيره على ما أراد الله تعالى وعلمه، وكل ما جاء في ذلك من الحديث الصحيح عن رسول الله صلى الله عليه وسلم فهو كما قال، ومعناه على ما أراد، لا ندخل في ذلك متأولين بآرائنا ولا متوهمين بأهوائنا، فإنه ما سلم في دينه إلا من سلم لله عز وجل ولرسوله صلى الله عليه وسلم ورد علم ما اشتبه عليه إلى عالمه. أو فقريا يشيك لو بابتا خوشو نعمتاني كخواي پروردگار بقسمت بهشتياني بك يا ربي خوايا أهلي بهش بينو بقسمتش ما بكاتن أويش مسألة بينيني خواي پروردگار تبارك وتعالى. طبعا بينيني خواي پروردگار بابتك لبابتي عقيدة ولا بروش لعقيدة هناوة أو بابت شك بابت كاني صفات خواي پروردگار تبارك وتعالى مشتمري لسربو للاي فرق ضال أهل أهواء مرجئو جهميو أوانا باوريان بونبو كخواي پروردگار تبارك وتعالى دبين دريتن. طبعا لو هموش تيك أوانا تأويلات فاسديان كردوه، يعني بونمونا كباوريان ببينيني خواي پروردگارني ودلين خواي پروردگار نابين دري ما بس يعني تعطيلي همو صفاتكاني خواي پروردگار تبارك وتعالى. ودين احتجاج بودكن كموسى عليه الصلاة والسلام لشيوي طور ولا ميعاد داوال خواي پروردگار دكا تبارك وتعالى كخوا ببيني كجوي لقسكاني خواي تبارك وتعالى مخاطبي لقل دكا خواي پروردگار ببي واسطو ببي اوي كجبريليان لنيوان دابيت. فرموي ربي أرني أنظر إليك قال لن تراني، أو قال لن تراني أو ضليل لبوت تأبيد بأبدي نابين يعني نابين دريم هو غلطة، أو لن تراني أهل سنة وجماعة همول سروا متفقين كبو دنيايا لدنيا خواي پروردگار نابين دريم بوتون كخلقتي إنسان خوا إنساني واخلق كردوا طاقت و توانای بینینی ذاتی خوای پروردگاری نییە، نەک هەر ذاتی خوای پەروەردگار مەخلوقاتی دیکەن کە خوا خەڵقی کردو نێمە توانای بینینی وانیشمان نییە. مەلایکەتان نابینین، جنۆکە نابینین، زۆرێک لەو هەستانەی کە هەستی پێ دەکەین نابیندرێن بە چاو. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆ گەورەترین نیعمەت لە بەهەشت عولەما دەفەرمون ئەگەر بەهەشت ئەو هەموو نیعمەتانەی کە خوا باسی دەکە ئەگەر بینینی خوای تێدا نەبایە هیچ تام و چێژ و لەزەتێکیان نەدەبوو. خۆشترین لەزەت لە بەهەشت بینینی خوای گەورە مەحروممان نەکاتن. خوای پەروەردگار تەبارەک وتەعالە کە باسی بینینی خۆی دەکات لە قورئانی پیرۆز دەلیل زۆرن، ئاەت زۆرن. بە سەریحترین ئاەتی سوورەتی ئەلقیامەیە کە 22-23 دەفەرمێ وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة. دموتاوك تماشا دكن وتماشي دكن هر تصريحي بيكردو إلى ربها ناظرة، تماشي ذاتي خواي پروردگار دكن تبارك وتعالى. وخواي پروردگار تبارك وتعالى دفرمي على الأرائك ينظرون لسر سيسمو لسر أو شرفاني كالسري دانشتون سير دكن. أو جا
سی سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەو فەرمودانەیان ڕیوایەت کردوون کە باسی بینینی ذاتی خوای پەروەردگار دەکات پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ڕۆژێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە مانگ و ڕۆژ خۆر کە خۆر لە دەرێ بوو یان مانگ شەوی وەچی بڵێ چواردەی مانگە و هیچ هەور و هێڵێکی لەبەر نییە چەند جوان دیارە لە ئاسمان فەرمووی چێ گومانی هەیە لە بینینی ئەو مانگ و ڕۆژەی کە لە ئاسمانن کەسەی پێغەمبەری خوا دەفەرمی وەڵڵاهی ئاوا خوای پەروەردگاری خۆتان بە دوو چاوی خۆ دەبینن بەڵام ئەو بینینە چۆنە برا بەڕێزەکانم جارە یەکێک لە عوقوبەی ئەهلی کوفر و نیفاق ئەوەیە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە حەجبی خۆی کردووە کە نایەڵێ ئەهلی کوفر و نیفاق خوا ببینن ئەو نەبینینە عوقوبەیە جا دەفەرمون ئەگەر موسڵمانانیش خوای نەبینن تەبارەک و تەعالە کەواتە فەرقیان چ دەبێتن لەگەڵ ئەهلی کوفر و نیفاق هیچ فەرقێکیان نابێتن خوای گەورە وەکو عوقوبە باز دەکات بۆ ئەهلی کوفر و نیفاق کە ئەوانە لە ڕۆژی دوایی حەجب دەکرێن لەوەی کە خوا ببینن تەبارەک و تەعالە وئینەهم عن ربهم یومئذ لەمەحجوبون ئەو جا برا بەڕێزەکانی خۆم بینی سەر شێوازی دیتنەکەی چۆن صیفاتەکانی تری خوای پەروەردگار تەبارەک و تەعالە قسە لە کەیفیەت و شێوازیان ناکەی بە هەمان شێوەش لێرانە شەیخی تەحاوی جوانی هێنا و دەفەرمێ وەڕوئیەت حەق لئەهلی الجەنە ئەوەی کە باوەڕی بەوە نەبێ کە خوای پەروەردگار دەبیندرێ پاش ئەو هەموو دەلیل و بەڵگانە عولەما دەفەرمونەوە ئینسانە پێی کافر دەبێت لەبەرەوەی ڕەتدانەوەی قورئان و صەحیحی فەرمودەکانی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ بینینی خوای پەروەردگار شتێکی حەقە و باوەڕ پێکراوە و گومانی تێدا نییە بەڵام بغەیری ئیحاطە بغەیری ئیحاطە سێبرا بەڕێزەکانی خۆم ئیحاطەوەی کە تو تەماشای شتێکی بکەی دەرک بە هەموو شتی بکەی و هەمووی وەکو خۆی ببینی ئەنی وەلیلله المەثل الأعلى ئەمە تەماشای نەفەرێکی دەکەم لە ئێوە دەیبینم مەسەڵەنەوە هەموو شێوە و هەیکەلەکەی گۆ تەماشای من دەکەن هەموو شێوە و هەیکەلەکەی من دیارە و ئەتوانن وەسفم بکەن بە هەموو بەڕێک و پێچی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئیحاطە ناکرێت ولا کەیفیە و چۆنیەتیەکەشی مەجهولە بۆ ئێمە ئەو بینینە چۆنە ئیحاطە ناکرێ یەک دووش چۆنیەتیەکە مەجهولە لای ئێمە بەڵام بینینەکە حەقە جا چۆنە بینینەکە چۆن خۆمان پیشان دەدا شێوازەکەی چۆنە ئەمە نە شێوازەکەی دەزانین و نە ئیحاطەش بە ذاتی خوای پەروەردگار دەکرێتن بەڵام گومانتان نەبێ کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەبیندرێتن و قۆناغ و مەرحەلەکانی بینینی خوای پەروەردگاریش پێغەمبەر باسی کردوون عەلەیهی سەڵات وسەلام لە بەهەشتی پان و بەرین کاتێک کە هەموو نیعمەتەکان لەگەڵ ئەهلی بەهەشت دەکرێتن خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەفەرمێ داوا بکەن خوایە داوای چی بکەین لێمان خۆش بووی عەفوت کردوین ڕووت سپی کردوین پلە و پایەت پێبەخشیوین ئەو جا خوای پەروەردگار دەفەرمێ فەزڵ و بەخششی خۆم و ڕەحم و بەزەیی خۆم بەسەرتاندا دەبارێن و تووشی ناخۆشی و ناڕەحەتی نابنەوە ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە حیجابەکەی لا دەدا لە مابەینی خۆی و لە مابەینی بەهەشتیان کە خۆشترین و بەلەزەتترین مەوقیفە دەفەرمون لە بەهەشت ئەوەیە ئەو وەلەدەینا مەزید هەندێک لە عولەما دەفەرمون ئەو مەزیدە بینینی ذاتی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالە و بەردەوامیشە نەک جارێک بێت و کۆتایی پێ بێتن لە فەرمودەیەکی پێغەمبەری خوا داهاتوو عەلەیهی سەڵات وسەلام کە جا هەفتانەیە مانگانەیە ڕۆژانەیە بازاڕی بەهەشت هەیە خەڵک هەموو ڕوو دەوێ دەکاتن دەچنەوێن دەرێ ئەلەوێن دەرێ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە خۆیان پیشان دەدا کە خۆیان پیشان دەداتن ئەو خەڵکەی کە دێتەوە هەم کە دەچنەوە تەماشا دەکەن خێزانەکانیان جوانتر و شۆخ و شەنگتر بوون
هەم پیاوەکانیش جوانتر و ڕێک و پێک و قۆزتر بوون. بەردەوامیشە ئەو نیعمەتە، بۆ چکە ژیانێکی هەمیشەی و ئەبەدیە، پیربوونی تێدا نییە، نەخۆشی تێدا نییە، جیاوازی تێدا نییە لە شکل و شێوەدا بڵێ فڵان کەس لە فڵان کەسی جوانترە. بە گوێرەی کردەوە و عەمەل ئەوە شتێکی دیکە، پلە و پایی بەرزترە، دەنا هەمووی یەک تەمەنە، هەمووی یەک باڵا و بەژنە، بۆ چکە کاتی ئیمتیحان و ئیبتیلا کۆتایی هات. دائیمەن برا بەڕێزەکانی خۆم کە باسی ذاتی خوا دەکرێت ئەو دوو شتتان لەبەرچاو بێ، یعنی ها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یعنی مشتومڕێکەیە ئایا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە میعراجە خوای گەورەی بینیوە تەبارەک و تەعالە یان نەیبینیوە. یعنی کاتێک کە پرسیار لە پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ نوڕ ئەنا ئەڕاه، چکە ئەوەندە نزیک بۆتەوە دەفەرمێ وەکو بڵێ گوێم لە سیخەسیخی قەڵەمی بووە کە شت دەنووسێتن. جبریل عەلەیهی سەڵات وسەلام بۆی نەبوو ئەو مەسافەیە ببڕێ بچێتە ئەو مەسافەیە، ئەوەندە نزیک بۆتەوە لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. بەڵام ئەو نورەی بینیوە هەندەی نزیک کردوتەوە، بەڵام بڵێ وەڵا ئیحاطە بکات و بڵێ وەسفی خوامان بۆ بکە بڵێ خوای پەروەردگار ئاوایە و ئاوایە نەخێر. ئەوە بۆ چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام هێشتا لە دنیادایە، بەڵام لە بۆ ئاخرەت یەکێک لە نیعمەت و خۆشیەکانی بەهەشتیان شادبوونە بە بینینی خوای پەروەردگار، بەڵام بینینێکە وەکو بڵێ ئیحاطەی تێدا نەبێ و کەیفیەی تێدا نەبێ، ئەوە عایدی خوایە تەبارەک و تەعالە. لەبەرەوەش تەماشەکەن برا بەڕێزەکانی خۆم لە دەرسی ڕابردوو کە باسی قسەمان کرد، قسەکردنی خوای پەروەردگار کە گوتمان قورئان کەلامی خوایە، مان زۆر شتی دیکە خوای پەروەردگار ئیشارەی پێکرد کە قسە دەکاتن یان تەسبیحات دەکاتن. وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحه. هەموو شتێک تەسبیحاتی خوای دەکات، بەڵام ئێوە یعنی ئەو عینەکەی دەدەسیم دا تەسبیحاتی خوای دەکات والله، بەڵام نەگوێم لێتی نەدەزانم تەسبیحاتەکەی چۆنە، بەڵام مەمنوع تۆ دەزانین تەسبیحاتی منی چۆنە، سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. بەس دەستمان تەسبیحات دەکات، چاومان تەسبیحات دەکات، ئەو دار و بەرد و ئەو خان و بەرە و ئەو ئاسمان و مانگ و ڕۆژ و، بەڵام تەسبیحاتەکەیان چۆنە؟ نەچۆنیەتەکەی دەزانین، نەشێوازەکەش نەگوێشمان لێتی. عایدی خوایە. ئەو جا دەفەرمێ کەما نەطق به کتاب ربنا، ئەو بینینە حەق و ڕاستە وەکو خوای پەروەردگار تەبارەک و تەعالە باسی کردووە وەکو وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة. وتفسيره تفسير أو بينيني دفرمي على ما أراد الله تعالى وعلمه. تفسير كي عايد خوايا وعلم زانستي خواي پروردگار بوي كإنسان أو بينينة تسونا وشوازكي تسونا. وكل ما جاء في ذلك من الحديث الصحيح عن رسول الله صلى الله عليه وسلم فهو كما قال. وهرچی ئەو فەرمودانەی کە هاتوون فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە باسی بینینی خوای پەروەردگار دەکەن، هەمووی پەیوەستن بەو نیەت و مەبەستەی کە پێغەمبەر فەرموویەتی کە حەقە، بەڵام بەبێ ئیحاطە و بەبێ کەیفیە. وەکو گوتم سی لە سەحابە بەڕێزەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گوێیان لە پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام ئەو فەرمودانەیان ڕیوایەت کردوون کە باسی بینینی ذاتی خوای پەروەردگار دەکات تەبارەک و تەعالە. لا ندخل في ذلك متأولين بآرائنا. ئێمە ناین تەئویلی ئەو بینینە بکەین بە ڕەئی خۆمان، بۆ نمونە بڵێن وەڵا جا ئەو بڵێ کاکە ئەوە شتێک لەو لای خەڵق دەکرێت تەماشە دەکەی تام و چێژ و لەزەتی لێ وەردەگری، شتێکی دیکە بڵێ ئەوە تەجسید دەبێت لە شتێکی دیکە خوا ینی مەعاذ الله کە کوفرە، ئەوە جا بەی حەد ئەو قال و قیلانی کە دروستیان کردووە ئەوە هەموو ڕەئیە. برا بەڕێزەکانی خۆم لە مەسەلەی ئەسما و صیفاتدا بە هیچ شێوەیەکی نابێ ئاڕائی خۆمان لەگەڵ نصوص تێکەڵا بکەین، چونکە کە باسی ئەسما و صیفات دەکەی دەبێ ئاەتت لەبەردەست بێ، فەرمودەی صەحیحی پێغەمبەرت لەبەردەست بێ عەلەیهی سەڵات وسەلام. غەیری ئەوە ڕەئی هیچ عولەما و هیچ شتێک ناخوات، چونکە ئوموری غەیبیە. لە ئوموری غەیبیدا ناچی بڵێ داخۆ فڵان کە عالمە چەڵێتن، چ دەلیلێکت بەدەستەوەیە؟ ئەوە دەلیلێکە خوای گەورە بۆ خۆی دەفەرمێ وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة. تەواو پێویستم بە تەفسیر و شەرحی هیچ کەسێک نەبێ لەو من تەئویل کاتم بڵێ وەڵا ئەو مەسەلەی ناظرە
هەستاوە تەویلی کردووە لە نەزەر و لە تەماشاکردن بۆ شتێکی دیکە. ئەو جا دەفەرمێ ولا متوهمين بأهوائنا، نین هەوا و ئارەزووی خۆمان بۆی کە لەبەرەوەی عقلی ئێمە نەخۆشە، عقلی ئێمە دەرچی ئەو شتانە ناکە، عقلی ئێمە نەگەیشتۆتە و قۆناغ و مەرحەلەیە بین حەز و ئارەزوەکان و هەوای خۆمان لەگەڵ شەرعدا تێکەڵاوکەین و بین تەویل و تعطیلی صیفەتەکانی خوای پەروەردگار بکەین و مەسەلەی ڕوئیە و ئەوانە بکەین. ئەو جا دەفەرمێ فإنه ما سلم في دينه إلا من سلم لله عز وجل ولرسوله. زۆر زۆر خاڵێکی مهمە برا بەڕێزەکانیکم، واللهی دەفەرمێ کەس سەلامەت نابێ لە دینداری و مسلمانەتی خۆیدا، یان دینداری و مسلمانیەتەکەی جێگیر نابێ، سەقامگیر نابێ مەگەر کەسانێک کە تەسلیم نەبن بەخوا و بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەگەر بمانەوێ ئەو دینداریە کە دەیکەین بەرهەمی بخۆین، تێیدا سوودمەند بین و ئەو طموحی کە هەمانە بۆ پاداشتی خوای پەروەردگار لە ڕۆژی دوایی دەبێت تەسلیم بە ئەمر و فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا بی، لە ئەمر و فەرمانی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەچینە دەرەوە. بەم شێوازە سەلامەت دەبین، دینمان سەلامەت دەبێ و عەرز و ناموسیشمان سەلامەت دەبێ و بەختەوەری دنیا و قیامەتیش دەبین. بۆ چووکە برا بەڕێزەکانیکم هەر کەلیمەی کە دەفەرمێ ما سەلیمە، تەسلیم و سەلیمە و ئیسلام و هەمووی لەچی هەمووی لە تەسلیم بوون دێتن بەخوای پەروەردگار تەبارەک و تەعالا. کە دەڵێی تەسلیم بووم یانی چی؟ یعنی خۆیان من حەز و ئارەزوو ئیرادەی خۆم لەو لایدا دەنێم دێم ئەوەی کە ئەتۆ بۆ دنیا و دوا ڕۆژی منت پێ مەسلحەتە ئەوەی هەڵدەبژێرم. و بە تایبەتی شێمە کە ینی تەماشەکەن برا بەڕێزەکانی خۆم ئەو یاسا و بەرنامەیە کە خوای پەروەردگار ناردوێتی بۆی ناردوو کە خەڵک پێیوە پابەند بێتن، پێیوە مولتەزیم بێتن، هەم لە ئوموری شەخسیماندا ئەو شتانەی کە داخیلی قالبی عیبادەت دەبن و هەم لە ئوموری خێزانیماندا و هەم لە ئوموری کۆمەڵگە و مجتەمەعماندا. ئەو یاسا و بەرنامەی کە بۆی داناوین پێیوە پابەند بین، دنیامان دەبێت دوا ڕۆژیشمان دەبێت. بەڵام ئەگەر وانە بین خوای گەورە چ دەفەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. والله وبالله ئەو معیشەتە ضەنکەی کە ئەو ڕۆ تێیدا دەژی ئەو کۆمەڵگە و مجتەمەعە کە خەڵک تووشی نەخۆشی نەفسی بووە، کە خەڵک خۆی ئینتیحار دەکات، کە کەس لە خۆی ڕازی نییە، کەس لە حاڵی خۆی ڕازی نییە، هەمووی شەکوای هەیە، هەمووی بێزارە، هەمووی دەوڵەمەندەکە لە هەمان بێزارترە، دەسەڵاتدارەکە لە هەمان بەدبەختتر و دڵی کوشراوە، فەقیر و هەژارەکەش هەر باس مەکە، هەمووی زانانی چییە؟ قەسەم بەزات و سیفاتی خوایی ئەوەیە. ئەو پشتکردنە لە دینی خوای پەروەردگار، ئەو حیساب نەکردنە بۆ دینی خوای پەروەردگار، ئەو حیساب نەکردنێ بۆ حەڵاڵ و حەرام، ئەو معیشەتە ضەنکە ئەوەیە. خوا پەناماندا ئەگەر تۆبە نەکەی نەگەڕێینەوە دەفەرمێ ئەو معیشەتە ضەنکە ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. ئەوە لە دنیا ئاوا دەبێت لە دوا ڕۆژی بە کوێری خوای گەورە حەشری دەکا خوا پەنامانداتن. ئەو جا دەفەرمێ ئەو سەلامەتیتتان کە دەوێ لە دین و دنیاتان سەلامەت بن ئەوەیە کە تەسلیم بە خوا و پێغەمبەری خوا بن، تەسلیم بە نصوصی شەرع بن و هەر کەسێک پێیان گوتن ئەوە دەلیلێکی لەسەرە بڵێن سەمیعنا وەطەعنا. ئەو جا دەفەرمێ وەڕەدە علم ما اشتبه عليه إلى عالمه. هەر شتێکە برا بەڕێزەکانی خۆم شوبهە و ئیشتیبامان بۆ دروی بابی جێڕینەوە شوێنی خۆی، یعنی ئێستا بۆ نمونە ئەو قەزیەی بینینە بابجێڕینەوە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، ئیشکالمان بۆ یعنی نەچین بە دوای قسە و فەلسەفیات و بینە و بەردەی عولەماکەوین لەوەی کە ئەوانەی کە نەفیان کردووە ها دەناخۆی مە پێویستمان بە شەرح و تەفسیلی عالمی بەڕێز و ئەهلی سونە و جەماعەیە بۆی کە بەرچاومان ڕوونکەنەوە. بەڵام ئەوەی کە دێ مەسەلەن بۆ نمونە تەویل و بە حەز و ئارەزووی خۆی شتانەوە دەکا خۆمانی لێ پارێزین، ئەو شتانە بگەڕێنینەوە مەزدەری خۆی، بگەڕێنینەوە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، بگەڕێنینەوە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئەوە هەم دینمان سەلامەت دەبێ و هەم مرتاحیش دەبین نەفسیەن.
خی گەورە عاقبەتمان خێر کاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.